بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە پشتبەستن دەکەین بە خوای گەورە و چۆن لە ژیانی خۆماندا تەوەکول و پشتبەستنمان هەبێ و هەمیشە خوای گەورە بە پشت و پەنای خۆمان بزانین. ڕۆژێک ئەعرابیەک دەشتەکێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، حوشترێکی پێیە، دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئایا حوشترەکەم هەر ئاوا ئازاد و بەرەڵا بێ و بیدەمە دەست خوا یا بیبەسمەوە و اینجا تەوەکول بەخوا ببەستم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی ڕوون دەکاتەوە کە لەگەڵ گرتنەبەری هۆکارەکاندا لەگەڵ بەستنەوەی حوشترەکەیدا اینجا دەبێت تەوەکول بەخوای گەورە ببەستێ و اینجا پشت بەخوای گەورە ببەستێ. لە یەکێک لە جەنگەکانی ئیسلامدا کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئیسراحەت و پشودان دەچێتە سێبەری دارێکەوە، یەکێک لە منافقەکان، یەکێک لە دوژمنەکانی دێتە سەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە شمشێرەکەی خۆی دەڵێ ئەی محەممەد، ئێستا چ کەسێک تۆ ئازاد دەکات؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو دڵنیایی و تەوەکول و پشتبەستنە بە قووەتەی کە لە ناخ و دڵ و دەرونیدا هەبووە فەرمووی خوای گەورە هەمیشە ڕزگارم دەکات. بۆیە کابرا شمشێرەکە لە دەستی دەکەوێتە خوارە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئێستا کێ تۆ ئازاد دەکات؟ دەڵێ من هیچ کەسێک نییە ڕزگارم کا. بۆیە پێغەمبەری خوا وازی لێ دەهێنێ و ئەویش مسلمانە بێ. شاعیر و عاریفی خواناسی گەورەی کورد مەحوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لەبارەی ئەو کەسانەوە کە هەم پشت بەخوا ئەبەستن و لە دڵ و دەرونیشیاندا کەسانێک لە بەندەکانی خوا هەن کە مایەی بە هۆکاری ڕازقی و ژێنەر و مرێنەریان ئەزانن، دەفەرمێ لە دڵدا خەڵق و خوددا بوو فائیدەی چی کە دەم پڕ بێ لە ئیاکەوە ئیاک، واتە لە دڵدا کە تۆ لەگەڵ خوادا ڕازقێک و تەوە کەسێکی وا هەبوو کەوا پشتی بێ ببەستی ئیدی دەمت هەر پڕ بێ لە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، هەر شتێکی ڕواڵەتیە و تەنها دەربڕینەکەم. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی تەوەکول دەکەین لە ژیانی مرۆڤەکاندا. چ کاتێک تەوەکول بەستن یان بۆ پشت بەستن بەخوای گەورە پێویستە؟ ئایا لە هەموو ژیانماندا ئێمە پێویستە هەمیشە پشت بەخوای گەورە ببەستین یان ئەمە کاتێکی دیاری کراوە؟ بوارەکانی تەوەکول و پشت بەستن بەخوای گەورە کامانن؟ ئایا تەنها لە مەسەلەی ڕزق و لە کۆمەڵ شتی دیکەدا یان تەواوی بوارەکانی ژیانمان پێویستە ئێمە تەوەکولمان هەبێ؟ بەبێ گرتنەبەری هۆکارەکان، واتە وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرای دەشتەکی و عەرابی فێر کرد کە دەبێت تۆ حوشترەکەت ببەستیتەوە اینجا تەوەکول بەخوای گەورە ببەستی. ئایا ئێمە بەبێ گرتنەبەری هۆکارەکان، بەبێ چوونە دەرەوەمان بە دوای ڕزق و ڕۆزیەکانە، بەبێ بۆ نمونە وەرگرتنی شفا و داوی دەرمان بۆ نەخۆشیەکانمان پشت بەستن و تەوەکول بەستن بەخوای گەورە هیچ سوود و قازانجێکمان پێدەگەێنێ؟ بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا خدر خەتەی زانای ئاینیم کردو کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەکەمە. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونیشت. سڵاوی خوای پەروەردیگار لە ئێوەش خوای گەورە پاداشتان بداتەوە. زۆر سپاس دەکەم. مامۆستا تەوەکول چییە و بەچی دەگوترێت تەوەکول یا پشت بەستن بە خوای گەورە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سەرەتا خوای گەورە پاداشتان بداتەوە بۆ باسکردنی ئەم بابەتە گرنگ و حساس و دقیق و هەستیارە کە بەڕاستی دەستخۆشتان لێکەم. خوای گەورە پاداشتان بداتەوە بابەتێکی زۆر چاک و باشتان هەربژاردووە بە تایبەتی بۆ ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ. دیارە سەرەتا وەکو جەنابەت پرسیارت ئاڕاستەی ئێمە کرد، ئایا تەوەکول مانای چییە؟ تەوەکول دیارە ئیبن فارس لە زمانەوانیدا باسەکە ئەفەرمێ تەوەکول واتە کاری خۆت بە کەسێک بسپێری جگە لە خۆت، ئەوە لە ڕووی زمانەوانیدا. و هەروەها لە ڕووی زاراوەشدا زانای گەورە ئیبن ڕەجەبی حەمبەلی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێت تەوەکول بریتیە لەوەی کە دڵی خۆت تەسمیلی خوای پەروەردیگار بکەی، یعنی دڵی خۆت پەیوەست بکەی بە خوای پەروەردیگار لە بەدەستهێنانی بەرژەوەندیەکان و دوورخستنەوەی زەرر و زیانەکانت لە خۆ. ئەوە لە دنیا و دوا ڕۆژدا، ئەوە لە ڕووی زاراوەی شەرعیشدا پێناسەی تەوەکول. ئجا خوای پەروەردیگار سبحانەه وتعالى دیارە لە سەرزاری یەکێ لە ئالی و بەیتی فیرعەون کاتێک ئامۆژگاری قەومەکەی دەکا
کە کۆمەڵێک ئامۆژگاریان دەکا یعنی دێتە مەیدانێ و کۆمەڵێک ئامۆژگاریشیان دەکا ئەو جا دوایە لە ئاخیدا پێیان دەڵێ وأفوض أمري إلى الله إن الله بصير بالعباد ئەوە بە کورتی بە خودی پێناسەیەکی تەوەکل. زۆر باشە مامۆستاگیان پێم خۆشە بچینە خزمەتی قورئانی پیرۆز و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا بزانین لە ژیانی عملی پێغەمبەری خوادا کاتێک کە پێغەمبەری خوا لە هیجرەتدایە تەوەکولێکی وای بەخوای گەورە هەیە کە دەفەرمێ ئەوە بازنەکانی کیسرا دەدرێنە یا دەکرێنە ملودەستی سوراقە لە هەڵکەندنی خەندەقدا بۆ نمونە لە یارمەتیدانی هەژار و فەقیرەکاندا هێندە تەوەکولێکی بەهێزی بەخوای گەورە هەبووە کە معجیزە ئاسا سەحابە باوەڕیان پێکردو بە چاوی خۆیان بینیویانە. پێم خۆشم لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە باس بکەین و لە ژیانی عملی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانین ئەم ڕادەی پشتبەستن و تەوەکولە بەخوای گەورە چەند بووە و چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگی داوەتەوە لە ژیانی پڕبەرەکەتیدا. وەکو پرسیارەکەی جەنابەت کە ڕاستە ئێمەت کرد تەوەکل لە قورئانی پیرۆزدا بەڕاستی زۆر چاک و باشە چونکە ئێمە بەڕاستی دیارە چوار سەرچاوەمان هەیە کە پشتی پێ بەسین لە شریعەتی ئیسلامدا یەکەمیان قورئانە دوای سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دوای قیاسە و دوای ئیجماعە بۆی بە خاڵی یەکەم قورئانە خوای گەورە پاداشت بداتەوە. دیارە قورئانی پیرۆز لە پانتاییەکی زۆری گرتیە تەوەکل لە قورئانی پیرۆزدا هەر وەکو خوای پەروەردیگار سەرەتا تەوەکل دەبەستیتەوە بە ئیمانەوە. خوای پەروەردیگار توكل دبستيته بإيمانه وكل فرمي إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم خواهي قبل أفرمي إيمان داران الراستقين أو كساننا كاتي باسي خواهي پروردگار دكري دلكيان رادس لچه وإذا تليت عليهم آياته وكاتيجيج آياتكاني خواهي پروردگار يعني بسردا دخوندريتوا زادتهم إيمانا إيمانيا زياد بي وعلى ربهم يتوكلون. سبحان الله تماشى لو آية مباركة ولو آية بيروزة دا خواهي پروردگار تشتيك باسكا يكم إيمان دار باسي إيمان داران كباسي خوا دكري كباسي خوا بكري وهروا كقرآن دخوين دريتوا دوشتيان بو زياد دبي دوشت كقرآنيان بسرا دخوين دريتوا كباسي خواش دكري إيمانيان زياد دبي وتوكل جس خواهي پروردگار دبسن كواتا لا تماشا دكي لم آية مباركة دا خواهي پروردگار پيونديچي زور بقوة هز باسكا لما بيني سي لما بيني توكل وهروا لما بيني إيمان وهروا لسورة ملك خواهي پروردگار بپیغمبری خاتم فرمي صلى الله عليه وسلم ولويش وبهمو إيمان داران ومسلمان فرمي قل أي محمد صلى الله عليه وسلم مفسرين القرآن أفرمون هركاتك وشي قل لقرآني بيروز دهات يعني أي محمد صلى الله عليه وسلم يعني أي إيمان دار ومسلمان قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فرمي خواهي پروردگار أي محمد صلى الله عليه وسلم قل هو الرحمن آمنا به خواهي پروردگار كناي والرحمن آمنا به إيمان من فيه هنا وعليه توكلنا وسيبه وبشتش من في بستوا تماشا كدي سالم آية مباركة دا خواهي پروردگار باسی ایمان دکا و هروها باسی توکلش دکا کواتا ایمان لگر توکل خواهی پروردگار بیکوا بسیتیوا ولا آیت چتر دا ولا آيات كذا خواهي پروردگار سبحانه وتعالى وعلى الله فليتوكل المؤمنون أفريد با إيمان داران توكل يعني لسا خواهي پروردگار هذه وأسي آيات من باسكر لسر أويكا وإيمان پيوندي نيوان إيمان والتوكل كواتب بيك وبيوسن ليكتر جداناك رينوا انزا لبشي دوامي بسيارة كدا لجياني پیغمبر دا صلى الله عليه وسلم توكل صور رنجي داوتوا يعني صور لجياني پیغمبر دا صلى الله عليه وسلم مسألة توكل برزستبوا بويتا اشتيتي عملي هر وكو جنابش اللي سرطاي برنامج كدا خواهي قبل پاداش بداتوا آماجت بكرد كوا پیغمبر صلى الله عليه وسلم لكاتيك دا كوا هجرت دكا تماشاك لكاتيك دا كوا هجرت دكا
بەڵام لەگەر ئەوەیدا کە تەوەکول لەسەر خوای پەروەردگاریش دەکا هۆکارەکان دەگریتە بەس هۆکارەکان وەکو چێ یەکەم بەنەهێنی دەچێتە لای ماری ئەبوبەکر بە ئەبوبەکر دەرێ سەفەر دەکەین تەماشاکە فەرمێ کەس لە مارەی نییە کەسمان لەکە نییە تا هەواڵەکەت پێڕابگەیرم ئەنجا کە دەوروبەری خۆیان چۆر دەکەن هەواڵەکەی پێڕادەگەیری تەماشەکە ئەوە هۆکارە دومینیان پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆز دەکا عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ڕادەسپێریکەوە ڕانەمەڕەکە بە دوواندا بێ شوێن پێیەکان بستڕێتەوە ئەوە خاڵی دووەم خاڵی سێم ئەسمای کچی ئەبوبەکر ڕادەسپێری کەوا بێتن خواردن و ئاویان بۆ بینی تەماشاکەن ئەوە هەموو گرتنەبەری هۆکارەکانە و هەروە خاڵەکی تر هەر لەو هیجرەتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕاست و ڕاست لە باتی بۆ مەدینە بڕوە بەرکوو بۆ لای خوارەوە دەچی بۆ چێ بۆچی بۆ غاری ثەور لەوێدا سێ ڕۆژان دەبینێتەوە ئەنجا لەوێش تەوەکولی لەگەر گرتنەبەری ئەو هەموو هۆکارانە چەندین خوتە و تەختیتی دیکە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا لەو سەفەرەدا ئامادەی کرد و ئامادەسازی و ئامادە باشی بۆ کرد لەگەر ئەوەشدا کە پێشەوە عومەر خوا لێ ڕازی بی کە لە ناو ئەشکەوتێ لەگەریتی کە بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا بەس تۆزێ سەری خۆیان نزم بکەنەوە ئێمە دەبینن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەڵێ مەترسێ تەوەکولمان لەسەر خوای پەروەردگارە بۆیە خوای پەروەردگار ئەو تەوەکولەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانی پیرۆزدا تۆمار دەکات دەفەرمێ إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا تماشكا إذ هما في الغار كهردو كان لنا أشكوت كذابون إذ يقول لصاحبه بهاوري كيدري لا تحزن دلتك من بو حادث مبا إن الله معنا تماشاك أو توكل بهز بقوتي لقروي دوريان جراوة دوري أشكوتك هم جراوة وهروا قرار برياريان داوة هر كسيك بيغمبر صلى الله عليه وسلم لقر أبو بكر بقري حي أو ميتا بزيندية بمردوي بقرن أو خالاتك يان صد اشترا لقر أوجدا أو همو هۆکارانەی گرت نەبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو زاتەوە کولیشی زۆر بەقووەتە ئەفەرمێ إن الله معنا ئەوە نمونەیەکی بەهێز و بەقووەت لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وآله وسلم نمونەیەکی تری لە ژیان نامەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە جەنگی ئوحود پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەرەوەی کەوا خۆی ئامادە کرد زەیشەکەی ئامادە کرد چەک و ئەسلحەیان پێبوو هەموو هۆکارەکانیان گرتە بەر لەگەر ئەوەشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خودی خۆی صلى الله عليه وسلم دوزري لبركرت وهروا خودشي لسرنا انزال لقروش بيغمبر صلى الله عليه وسلم هبشتي بخواي پروردگار بس هر وكو لسرتا دا بيغمبر صلى الله عليه وسلم مشورتي باصحاب كرد باشوي كمشورته الراويج يان كرد انزا ديار الرئيس زورنا لقروي بو كوا بس ندري لشاري مدينة دفاع بكن بو اخواي پروردگار فرموي فاذا عزمت فتوكل على الله كاتب بڕیارتان دا بس نەدەرێ لەوێ لە زەنجی بەرگری دابن لە بەرامبەری کافرەکاندا ئەگەر بڕیارتدا فتەوەکەل على الله تەوەکولت لەسەر خوای پەروەردگارە بی بەڵێ لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم زۆر نمونەمان هەیە ئێجا بابینەوە سەر زەنجی بەدر کە ئەو جەنگە یەکلاکەرەوە بوو کە مەساری ژیانی گۆڕی کە مسلمانان چوونە پێش خۆناغێکی زۆر گەورە چوونە پێش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو لە مەیدانی جەنگدا کە لەوێدا لە شوێنێکدا بۆ منزڵگایان لەوێ هێخستیان زاکاتێ ئێکێ لە سەحابەکان بە ناوی منذیر بوو بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئایا ئەلێرەمان هێخستووە ئایا ئەوە وەحیە یا ڕەئیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی نەخێر ئەوە وەحی نییە ئەوە ڕەئیە بۆی ئەو سەحابە بەڕێزا گوتی یا رسول الله صلی الله عليه وسلم من ڕەئیم وایە ئەو شوێنە بگۆڕین ئەو بیرە کۆر بکەینەوە لە شوێنێکیش عەریشێک بۆ جەنابەت دروست بکەین ئەلەوێ ئەتو ئیشرافی سەرجەنگەکە بکەین بۆیە ئەتا ئەو بیرە کۆر بکەینەوە ئاو ببڕین لە دوژمنانی خوا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕەئیەی پەسەند کرد لەگەر ئەو هەموو هۆکارانەی گرتە بەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەر ئەوەشدا هەتا بەیانی دوعای دەکرد و لە خوای پەروەردگار دەپاڕێەوە تەنانەت
عبایەکەی سەرشانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوتە خوارەوە ئەنجا پێیان گوت یا رسول الله صلی الله عليه وسلم بۆ ئەوەندە خۆتی لاک دەکەی بۆ هێندە دوعا دەکەی بەڵام تەماشاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەر ئەوەیدا هۆکارەکانی گرتە بەر لەگەر ئەوەی دوعاەکان دەکا لەگەر ئەوەی پرس و ڕاوێژ و مەشوەڕەتیش دەکا بەڵام تەوەکولی زۆر بەخوای پەروەردیگارە سبحانه وتعالى بەرێ ئەوە کۆمەڵێک نمونە بوو لە ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وآله وسلم کەوا عیبارەت و تعبیر و گزاریش لە چۆنیەتی موامەلەکردن لە گەزارەوە و مستەڵەحی تەوەکولماندا بۆ دەکا. زۆر باشە مامۆستا پێم خۆشە باز لە بوار و مەجالەکانی تەوەکول بکەین. ئایا تەوەکول و پشتبەستن بەخوای گەورە تەنها لە مەسەلەی ڕزق و ڕۆزی و کۆمەڵە شتی دیکەدا یان ئەو بوار و مەجالانە کامانن کە ئێمە پێویستە هەمیشە تەوەکول و پشتبەستن بەخوای گەورە لەو بوارانەدا ڕەنگ پێ بدەینەوە؟ ئەو بوارانەی کەوا ئینسان تێیدا ئەو بوارانەی کە ئینسان تێدا پشت بەخوای پەروەردیگار دەبەستی بەڕاستی ئینسان دەبی لە هەموو بوارەکانی ژیانیدا پشت بەخوای پەروەردیگار ببەستی پاش ئەخذی ئەسباب پاشە گرتنەبەری هۆکارەکان. جارێ تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئێمە فێر دەکا. من کاتێ بۆ ئەم بەرنامەیە هاتم یار کردمە پیشا وەکو سونەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فێرمانەکاوە فەرمێ هەر کەسێک لە ماڵێ هاتە دەر پێویستە ئەو دوعای بکە بسم الله بەناوی خوا توکلت على الله لا حول ولا قوة إلا بالله. ئەو دوعایە پێغەمبەر صلی الله عليه وسلم چیا فێرمان دەکا. تەماشاکە ئەگەر ئێمە تۆزی ورد بینەوە لەو دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فێرمان دەکا بزانە هەر لە مارێ هاتێ دەرێ بسم الله بەناوی خوا. تۆ ئەگەر لە مارێ بێ دەرێ ئەگەر بەناوی خوانەیە دەرێ ئەدی بەناوی چی دەرێ بەناوی شەیتان لێ دەرێ کەواتە ئێمە مادەم خۆمان بە مسلمان و ئیمان دادەنین خوای پەروەردیگار ئەو مسلمانەتیەوە ئەو ئیماندارەمان لێ قبول بکە ئینشاءڵڵا لەوانین بۆیە پێویستە بڵێن بسم الله بەناوی خوای پەروەردیگار. لە پاشەوەی کە دەرێ بسم الله توکلت على الله یعنی پشتم بەخوای پەروەردیگار بەست ئەو جا دوایە چی دەرێ لا حول ولا قوة إلا بالله. معنای چیە لا حول ولا قوة إلا بالله؟ یعنی هیچ هێز و قووەت و دەستەڵاتێکم نییە ئەگەر خوای پەروەردیگار قووەت و هێز و دەستەڵاتم نەداتێ. بۆیە زانایان لە معنای لا حول ولا قوة إلا بالله تەماشاکە تۆزێ لە بابەتەکە دەچینە دەرێ بەس هەپەیوەندی بە بابەتەکەوەیە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمی کاتێک موەزین بانگی دا موەزین چی گوت ئێوە ژۆک و موەزینەکە بڵێنەوە ئیلا لە دوو جێیان نەبی کە ئەفەرمێ حەی عەلە الصەلاة حەی عەلە الفەلاح وەرن بۆ نوێژ وەرن بۆ سەرکەوتن. لەوێ چی دەرەی لەوێ دەڵێی لا حول ولا قوة إلا بالله. زانایان دەفەرمون بۆ دەرەی لا حول ولا قوة إلا بالله یعنی مامۆستا ناوبڕێک وەردەگرین و پاشتر دێمەوە لای جەنابەت بۆ باسکردن لە بوار و مەجالەکانی تەوەکول و پشتبەستن بەخوای گەورە. بینەرانی بەڕێز دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێمەوە خزمەتتان. کەڕوەکان هۆکاری گەلێ نەخۆشین بۆڕوەکەکان لەوانەیە نزیکەی 100 نەخۆشی زیاتر کە هۆکارەکەی کەڕوەکانن ئەم ناوکبەردینانە یەکێ لە خاسیەتەکانیان کاتێک کە حاڵەتێکی ناسروشتی ئەبێ یان ناتەندروستی ئەبێ ئەم کەتیرەیە دەرەکە. کاتێک کە پلەی گەرما گەیشتە سەر و 35 پلەی سەدی کردداری پیتاندن ڕوونادا کە کردداری پیتانەکەش ڕووی نەدا ئاسایی تەماتەکە هەڵی ناپێچێ. کولەکە و خەیار و تەماتە و ئەمانە لە حاڵەتێکە کە پلەی گەرما گەیشتە
سەر و 25 ڕێژەی پیتاندن هەر زۆر کەمە بێتەوە. بەرنامەی کشتیاری ئەم شەو کاتژمێر 7 بە کاتی هەولێر. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو وا دیارە بەهۆی گرفتێکی تەکنیکیەوە نەمانتوانی بەرنامەی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بە کۆتا بگەێنین تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم و داوای لێبوردن لە زۆر بەڕێز مامۆستا خدر خەتەیی زانای ئاینی دەکەم کە بەهۆی ئەو گرفتەوە نەمانتوانی گوێ لە وتە و ئامۆژگاریەکانی بگرین تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەمیشە پشت بەست و بەخوای گەورە بن. خواتان دەگەم. لە بەرنامەی ژێرخان تاوتوێی ژێرخانی ئابووری سەردەم دەکەیت. بودجەی خێزان بابەتێکە هەمومان پێویستمان پێ بێ. ئەپرسین ئایا تەخەشوفاتی ئابووری بۆ خێزان چەند گرنگە و ئەرکەکانی لەم چوارچێوەیەدا چی دەبێت؟ بابەتە ئابووریە هەنووکەیەکان و ئابووری ئیسلامی داخوازیەکە